Pereira que vai para o chão. Pereira. Gola, 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 gola. عافية عافية عافية. اكيد امنتي بك برازيل بحكم يوي اسيتي باش يعني شاندا قول تشجع بيش بن اكيد تو عمل مصلصات دركني يا رزانك ايما يعني براسي وزعكي جوري انزامك او هوكاري گۆڕین ئەنجامەکە بوو لەبەرەوەی یاریزانێک کەمی کردو و زۆربەی یاریزانەکان کەشمان دەتوانن بڵێم ینی تەمەنیان زۆر بچووکە لەسەر ئاستی ناشئین و شەبابینە خبرەیان کەم بوو هەر بۆش دقەی 49 شەوتی دوم گۆلمان خوارد بەڵام بە شێوەیەکی گشتی منیان ڕازیم چونکە ئەمە ئاکین سیروان یانەیەکی بەهێزە دەبێت ئێوەش بزانین زۆر لە مێژیش ئەم یانێ ئامادەکاری کردووە بە پێچەوانەی وان ئێمە زۆر بە تاخیرش ئامادەکاریمان کرد بەڵام لەگەڵەوەشدا دەرفەتی بنەوەمان هەبوو ئیدیەوەش یاری تۆپی پێەیە هەموو شتێک چاوەڕوان کراوە لە تۆپی پێ ئەم یاریە زۆر گرنگ بوو بۆ ئێمە وەکو ئامادەکاریەکەوە بۆ خولینایبی کوردستان و ئەمە یاریکی فەرمیە وەکو یاری دۆستانە نیەوە بە تەواوی خۆمان ئامادە کردو بۆ بردنەوە هاتبوون بۆ یاریگا بەڕاستیەوە زۆر دڵخۆشین کە بردمانەوە و چوینە یاری کۆتاییەوە ئینشاءڵڵا لە یاری کۆتاییە بتوانین نازناوەکە بەدەست بێنین و ببێتە پاڵنەرێک بۆ دەستپێکی خولینایبی کوردستان ئینشاءڵڵا